هەزەکەم یەشتی تریش بڵێم چەنەها کەڕە ڕۆشتومەتە سەر ئیش پرسیاریان کردووە تۆ چی تومە بێوەژنم بە سەراحەت کەوتومە بێوەژنم یعنی داوای شتێقی زەونی لێ کردووم کە نەمتوانی وەرچم ئیشکەم ینی ئەوە ڕێگر بۆ لەوەی کە ئەنجار ئیش بکەیت کچەکانیشم بردوم دێتە سەر ئیش هەمان کەدایکی قێزەوەنیان لێ کردوون یعنی دایکە دایکەی بۆ یارمەتیەکم بن چەنەها ئیش چوون چەنەها کۆمپانیا چەنەها مەتاڵ ڕۆشتوم کەوتومە من بێوەژنم یەکسەر داهشتی قێزەونیان لێ کردم نەمتوانی و ئیشە بکەم ئەو خوایە شایەتە درۆ لەگەڵ باکەم هاتوومە تۆگری هەم لەگە کچەکەمە تمە چی بکەم لێکی هێشتا بۆ بکەم زۆر شوێن ڕۆشتم هەتاوەتم وەڵڵی ڕۆژێکی ئاقای بخام ئەگەریابەتم بە دوکاو دائانێم عەرەبانەیەک دائانێم بەس ڕۆژانم ێمە بۆ کچانم بۆ سێ کچم کە بەروی کێزنی یارمەتیمەت زۆرم بەسەر هاتووە نەمەتەمایشی چیانەکەم نەفرنق نەماژوورەکانی پانەکەمەوانێ نەکەوبانیان نەما من بۆی پانەکەوانێ لە ئەخیریشە داهێشتی قێزەونی لێکە ئەگەر خۆت دێی بەدەستەوە ڕێکە لە بڕۆ دانیشە لە ماڵە ڕەحمەلی من نایە خوای گەورە شایەتە والله مسلمان هەیە بێوەژن فەقیر هەژار بەڵام خاوەنی حەیا و شەرم ئەڵێ یانزە ڕۆژە سوێن بەخوا خۆم منداڵەکانم برنجمان نەخوارد برنج کە شتێکی بەسیتە ناونیشانیان بۆ هەڵداوە چوومە بۆ لای کەسێکی دەستڕۆ داوای یارمەتیم لێ کردو فەقیر و هەژارم پیاوەکەم کوژراوە وەڵامەکەی ئەو بۆ 250 دۆلار دەمێ بەڵام وەرە لەگەڵ ما بخەوە ئەمەیە بەبێ مقابل هیچ ناکەم ئەو ئافرەتەیش ئافرەتێکی بە حەیا و بە حورمەتە دەڵێ دلۆڕی بەڕێستان تفێم کرە ناوچاوی کابرا و هاتمەوە چونکە حەیای خۆم نادۆڕێنم بۆ خاتری ئەوەی کە فەقیر و هەژار و دەستکورتم لە خواترسەکان ئیماندارەکان کاتێک کە خێر و سەدەقە دەکەن و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار دەدەن دەڵێن ئینەما نوطعیمکم لیوەجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا ئێمە لەبەر خاتری خوا یارمەتی ئەوەی فەقیر و هەژارە دەین ئەمە لە دڵیانە ئەم قسەیە وەکو زانایان دەفەرمون ئەمە قسەی ناو دڵیانە نەک بە زمان بڵێن